فێربوون لە ڕێگای چیرۆکەوە. وانەی یەکەم. سڵاو بەڕێزان و خۆشەویستان. ئومێدەوارم ئەم وانانە بە دڵی ئێوە بێت. بۆی ئێمە بەردەوام بین پێویستە بزانین کە چەندە جێگای سوود و ڕەزامەندی ئێوەیە. ئەگەر هەستەکەی ئەم وانانە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەیە، ئەوە شێری بکە تاوەکو زۆرترین کەس بیبینێ. هەتاوەکو ژمارەی شێرکردنی ئەم ڤیدیۆیانە زۆرتر بێ، ئەمە وامان لێکا کە ئێمەش بەردەوام بین و هەوڵ بین وانەی زیاترتان بۆ ئامادە بکەین. لەم وانەیە سەرەتا پێم خۆشە ئەم تێکستەی کە هەیە بە ئەکسنتی ئەمریکی و بە ئەکسنتی بەریتانی بیخوێنمەوە تاوەکو سەرەتا ئاشنا ببین بە جۆرێک لە جیاوازیەکە. پاشان ئەم وانەکانی ئایندەش بە شێوازێکە کە چیرۆکێکە هێنین بۆتان ڕوونەکەینەوە کە چۆن ئەخوێنرێتەوە واتاکەین چێت تاوەکو تۆ لە ڕێگای ئەم چیرۆکانەوە زۆرترین وشە و ڕستەی زمانی ئینگلیزی فێر ببی و دیارە فێربوون بە چیرۆک ئاسانکاری زۆری تایە و ڕێگەیەکە کە چێژێکی تایبەتی هەیە. هاوکات تۆ توانی قۆناغ بە قۆناغ وانە بەوانە هەستکەی کە گۆڕانکاری لە توانای فێربوونتان ڕوئەیە و باشترە بێت ئینگلیزیەکە. خوێندنەوە بە ئەکسنتی ئەمریکی. Mr. Jones had a few days holiday, so he said, "I'm gonna go to the mountains by train." He put on his best clothes, took a small bag, went to the station, and got into the train. He had a beautiful hat, and he often put his head out of the window during the trip and looked at the mountains, but the wind pulled his hat off. Mr. Jones quickly took his old bag and threw that out of the window too. The other people in the carriage laughed. "Is your bag gonna bring your beautiful hat back?" they asked. "No," Mr. Jones answered, "but there is no name and no address in my hat, and there is a name and an address on the bag. Someone's going to find both of them near each other, and he's going to send me the bag and the hat." No با accenti Britannic. Mr. Jones had a few days holiday, so he said, "I'm going to go to the mountains by train." He put on his best clothes, took a small bag, went to the station, and got into the train. He had a beautiful hat, and he often put his head out of the window during the trip and looked at the mountains, but the wind pulled his hat off. Mr. Jones quickly took his old bag and threw that out of the window too. The other people in the carriage laughed. "Is your bag going to bring your beautiful hat back?" they asked. "No," Mr. Jones answered. "There is no name and no address in my hat, and there is a name and an address on the bag. Someone's going to find both of them near each other, and he's going to send me the bag and the hat." بەڕێزان وەک ئەبینن جیاوازیەکە لە هەندێک دەربڕینایە. بۆ نمونە هەر ئەم دەقەی کە ئێستاکە لەبەر چاوتە بۆی بزانی کە ئایا جیاواز بوویان نا. بۆ نمونە ئێمە لە ئەمریکەکە وتمان Mr. Jones answered، بەڵام لە بەریتانیەکە Mr. Jones answered. بۆ نمونە وشەی address لە ئەمریکەکە address، بەڵام لە بەریتانیەکە address. پاشان going to کە زۆر جار ئەمریکەکان ناڵێن going to، ئەڵێن gonna. هەروەها وشەی ئەوانەی کە کۆتایەکان بە
کۆتایی هاتوواتە بەر بۆ نمونە ئەڵێی near each other لە بەریتانیەکە بەڵام لە ئەمریکیەکە ئەڵێی near each other و بەم شێوازە هەستەکەی کە جیاوازیەک هەیە لە بینی ئەمریکی و بەریتانی هیوادارم ئەم وانەیە جێگەی سوودی و ڕەزامەندی ئێوە بێت بەردەوام بن لەگەڵمان کە بۆتانەکەم بە کوردی و پاشان ڕاهێنانتان پێکەم تاوەکو لا ماناکەی بە جوانی تێبگەن و مانای وشەکانتان لەبیر بمێنێ کوردیکردن Mr. Jones had a few days holiday. Mr. Jones چەند ڕۆژێکی کەم پشووی هەبوو. So لەبەرەوە he said وتی I'm gonna go من بەنیازم بچم to the mountains بۆ چیاکان by train بە شەمەندەفەر he put on واتە لەبەری کرد his best clothes جلوبەرگە باشترین جلوبەرگەکانی best clothes took a small bag واتە جانتا بچکۆلەکەی هەڵگرت went to the station چوو بۆ وێزگە and got into the train و چوویە نێو شەمەندەفەرەکە he had a beautiful hat ئەو کڵاوێکی جوانی هەبوو and he often put his head و ئەو سەری چۆن دانا out of the window سەری ئەبردە دەرەوەی پەنجەرەکە during the trip لە ماوەی یا during لە ماوەی the trip لە ماوەی گەشتەکە and looked و تەماشایە کرد at the mountains تەماشای چیاکانیە کرد but the wind بەڵام بە واتە ڕەشەبا pulled his hat off کڵاوەکەی برد ئەوتە کڵاوەکەی داکەن لەسەری Mr. Jones بەخێرایی took his old bag جانتا کۆنەکەی هەڵگرت and threw that out of the window too و ئەویشی بەدوای ئەویشی هەڵا لە پەنجەرەکەوە واتە کە کڵاوەکەی بابردی یەکسەر جانتاکەشی هەڵایە دەرەوە The other people خەڵکەکانی تر in the carriage laughed خەڵکەکانی تری ناو فارغۆنی carriage واتە فارغۆنی شەمەندەفەر لەناو فارغۆنی شەمەندەفەرەکە پێکەنین وتیان Is your bag ئایا جانتاکەت gonna bring your beautiful hat back bring your واتە ئەیهێنێتەوە back bring back یعنی ئەیگەڕێنێتەوە بۆت your beautiful hat کڵاوە جوانەکەت بۆ هێنێتەوە they asked پرسیاریان کرد No Mr. Jones answered Mr. Jones وەڵامی یاوتی نەخێر but there is no name بەڵام خۆ ناوی بەسەرەوە نییە and no address و ناونیشانیش نییە in my hat لە کڵاوەکەمە and there is a name بەڵام ناو هەیە and an address و ناونیشانیش هەیە on the back لەسەر جانتاکەم someone is gonna find both of them کەسێک find both of them هەردووکیان ئەدۆزێتەوە near each other لە نزیکی یەک and he's gonna send me بۆ منێرێتەوە ئەم گەنە یا going to کە بە کورتکراوەی ئەتوانی بە خێرایی بڵێ گەنە واتە بۆ شتێک بێت کە لە ئایندا ئەگەر بۆ خۆت بەکاربێنی یا بۆ کەسێکی بەکاراتە بەنیاز وایە یان بجاری وا هەیە بەمانای ئەوەیە کە ئەم شتە وا تەوەقوعەکرێ وا چاوەڕوانەکرێ ڕووبە gonna send me the bag جانتاکەم بۆ نێرێتەوە and the hat وە کڵاوەکەش ئێستا ئینگلیزیەکەی بڵێ ڕۆژ day بڵێ پشوو holiday بڵێ چیاکان mountains بڵێ لەبەرکردن put on بڵێ جانتایەکی بچووک a small bag
وێستگەکە. The station. بڵێ چووە نێو قوتارەکە. چووە نێو شەمەندەفەرەکە. Got into the train. بڵێ کڵاوێکی جوان. A beautiful hat. ئەتوانی بڵێی beautiful، بە بەریتانیش ئەتوانی بڵێی beautiful. لە زمانی ئەمریکیە هەر کاتێ ت بکەوێتە نێوان دوو بزوێن، وەکو لەم حاڵەتە بینی، ئەو کاتە تەکە ئەکەی بە دەنگەکە لە بینی دێ و ڕایە، وەکو دێک وایە دانی پیانەنەی. ناڵم beautiful، ناڵم beautiful، ناڵم beautiful، لە بینی دێ و ڕایە. head. سەر head. بڵێ دەرەوەی پەنجەرەکە. out of the window. بڵێ لە ماوەی گەشتەکە. during the trip. بڵێ بە ڕەشەبە. the wind. بڵێ لەسەری دایکەن، یعنی با بەسەریەوە بەسەریەوە دایکەند، ڕایکێشا. put his hat off. کڵاوەکەی بەسەرەوە برد. بڵێ بە خێرایی. quickly. جانتا کۆنەکەی هەڵگرت. took his old bag. بڵێ هەڵیدایە دەرەوە بەنێو پەنجەرەکە. بڵێ لە پەنجەرەکەوە هەڵیایە دەرەوە. ئەوەی هەڵدا بۆ دەرەوەی پەنجەرەکە. threw that out of the window. threw هەڵدان out of the window دەرەوەی پەنجەرەکە. بڵێ خەڵکی تر. the other people. بڵێ لە نێو فارغۆنەکەدا. in the carriage. بڵێ پێکەنی. من پێکەنیم، ئەو پێکەنی، هەر پێکەنی بێ بەچین. laughed. بڵێ هێنانەوە. bring back. بڵێ ئەوان پرسیاریان کرد. they asked. هەڵێ asked بۆ چکە سەوتی ک بێدەنگە، کاتە ئیدیەکەیە بەدوایە ئەڵێی کت. they asked. بڵێ Mr. Jones وەڵامی دایەوە. Mr. Jones answered. بڵێ ناو نییە. there is no name. there is یعنی هەیە. there is no یعنی نییە. بڵێ ناونیشان نییە. there is no address. بڵێ کڵاوەکەم. my hat. بڵێ لەسەر جانتاکە. on the bag. بڵێ کەسێک. someone. بڵێ هەردووکیان. both of them. بڵێ لە نزیک یەکتر. near each other. بڵێ ناردن. send.
بەڕێزان لێرە هاتینە کۆتایی ئەم وانەیە تکایە بە کۆمنتەکانتان ئاگادارمان بکەن ئایا لەم وانەیە سوودتان وەرگریان نا هەتاوەکو بتوانی وانەی زیاترتان بۆ دابنێن. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم. هاشاد و کامەران بن.